تا ئێستا بیرت لەوە کردوتەوە یەکەم کتێب لەسەر زەویدا چاپکراوە چی کتێبێک بووە؟ یەکەم کتێب لەسەر زەویدا بە ئامێری چاپی نوێ چاپکراوە، ئەویش کتێبی پیرۆزی ئینجیلی 42 لەلایەن ئەندازیار و ئاسنگەر و زێڕینگەر و داهێنەری ئامێری چاپ جۆهانس گۆتنبەرگی ئەڵمانیەوە چاپکراوە لە ساڵی 1455 زاینی و پێشی دەوترێت ئینجیلی گۆتنبێرگ. ماوەی تەواوکردنی کتێبەکە بۆ چاپکردن 3 ساڵی خایاندووە و 1452 زاینی تا 1455 زاینی، هەروەها بە زمانی لاتینی چاپکراوە و پاشان وەرگێدراوە بۆ سەر زمانی ئەڵمانی کۆن. لەبەر کەمی کاغەز و حبر لە هەر پەڕەیەکی کتێبەکەدا 42 دێر نووسراوە، لەبەر ئەوە ناوی کتێبەکە ئینجیلی 42. دواتر لە کتێبە چاپکراوەکانی تردا ژمارەی دێڕەکان کەم کراوەتەوە بۆ 35 دێر. یەکەم چاپی کتێبەکە زۆرترین هەڵەی چاپکردنی لەخۆگرت بوو، دواتر لە چاپەکانی تردا هەڵەکان ڕاستکرانەوە و 180 دانەی تری لە چاپکرا. کاتێک هەواڵی چاپکردنی کتێبی پیرۆز بڵاو بۆیەوە لە زۆرێک لە وڵاتانەوە یارمەتی مادی و معنەوی وەک حبری ڕەنگاوڕەنگ و کاغەز و پارە و دیزاینەری پێگەیشت. تا ئێستا کتێبی پیرۆز ئینجیل وەرگێدراوە بۆ زیاتر لە 200 زمان و لە ماوەی 200 ساڵی ڕابردوودا نزیکەی 6 ملیار دانەی لێ چاپ کراوە.